سڵات لێبێ بە ڕێزانجم و جوڵووی لایەنەکانی چوارچێوەی هەمانگی شیعەکان بۆ کاندیدی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق بەردەوامە لەو بارەیەوە سەرچاوەیەکی نزیک لە ڕەوتی حکمەی نیشتیمانی بە سەرۆکایەتی عەمار حەکیم پێڕاگەیاندین کە لە ئێستادا نزیکەی 42 کەس خۆیان تۆمار کردووە بۆ کاندیدبوون بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق، بەڵام بە گوێرەی و سەرچاوەیە لە ئێستادا تەنها نۆ CV ماوەتەوە لە نێو چوارچێوە مانگی شیعەکان و خودی عەمار حەکیم سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وردبینیکردنی CV کاندیدانی سەرۆکوەزیران ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ئێستادا کێبڕکێکە لە نێوان تەنها سێ کاندیدا گەرمە، ئەوانیش محەممەد شیاع سۆدانی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق و هەروەها نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و حەیدەر ئەلعەبادی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق. ئەو سەرچاوەی ئاماژەی بۆ ئەوەش کرد گفتوگۆکانی چوارچێوەی هەمانگی شیعەکان لە ئێستادا تا ئەندازێک خاو بۆتەوە بۆ هۆی پێداگری هەردوو کاندیدی دیاری شیعەکان، ئەوانیش نووری مالیکی و محەممەد شیاع سۆدانی بۆ ئەوەی پۆستەکە بەدەست بێنن. لەلایشی ترەوە ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی کردەوە پرۆسەی وردبینیکردن و هەڵسەنگاندنی CV کاندیدانی سەرۆککۆماری عێراق کە نزیکەی 100 یاخود 81 کەس خۆیان کاندید کردووە، سیڤیان پێشکەش کردو، نای خۆیان تۆمار کردووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ کاندیدبوون بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق. لەو بارەیەوە سەفوان گەرگەری ئەمینداری گشتی پەرلەمانی عێراق پێڕاگەیاندین ئەمڕۆ پرۆسەکە دەستی پێکردووە، بەڵام CV ژمارەیەک لەو کاندیدانی نای خۆیان تۆمار کردو بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق ناوەکانیان سیڤەکانیان ڕەت کراوەتە، ئەوش بەهۆی لاوازی بڕوانامەکانیان یاخود لاوازی پێگەی سیاسی و نەبوونی پاشخانی سیاسی پێویست. سەفوان گەرگەری ئاماژەی بۆ ئەوەش کردووە بە دوای تەواوبوونی پرۆسەی هەڵسەنگاندن و وردبینیکردنی CV ئەو کەسانی کە خۆیان کاندید کردو بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق، ڕاستەوخۆ پەرلەمانی عێراق وادەیەک دیاری دەکات بۆ بەڕێوەچوونی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراق کە پێویستە لە دوای یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراقەوە بە 30 ڕۆژ سەرۆککۆمار هەڵبژێردرێت. دوا بە دوای هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراقیش بە پێی تەوقیتادە دەستوریەکان و دەستوریەکان ئەبێت لە ماوەی 15 ڕۆژە سەرۆککۆمار کاندیدی داهاتوو یاخود سەرۆکوەزیرانی داهاتوو ڕاست پێرێت کە بۆ ئەوەی کابینەکەی پێشکەشی پەرلەمانی عێراق بکات یاخود کارنامە و تەواوی ئەندامانی کابینەکەی وەزیرەکانی پێشکەش بە پەرلەمانی عێراق بکات بۆ ئەوەی متمانەی پەرلەمان بەدەست بێنن. خۆ ئەگەر کاندیدی سەرۆکوەزیران لەو وادە دەستوریەیە کە بۆی دیاریکراوە نەتوانێت کارنامەی حکوومەتەکەی وەزیرەکانی پێشکەشی پەرلەمان بکات، ئەوە ئۆتۆماتیکی بەپێی دەستور سەرۆککۆماری عێراق کەسێکی تر ڕاست بێرێت بۆ پێگێنانی کابینەی داهاتووی حکوومەت.